یەکێک لە گوندەکانی دەوروبەری شاری خارکێفی ئۆکراینە و بەهۆی بۆردومانەکانی ڕووسیاوە وێران بووە. ئەم گوندە هاوشێوەی زۆرێکی تر لە گوندەکانی ئەو وڵاتەیە کە لە ماوەی ڕابردوودا ڕووبەڕووی بۆردومان و هێرشی ڕووسیا بوونەتەوە. شەوی ڕابردوو هاوەنەکان بە ئاسمانی گوندەکەمانە لەم سەر بۆ ئەو سەر ئەفرین. تەنها نزای ئەوەمان ئەکرد کە خۆمان بەرنەکەوین. هەرچەنە ئێستا خۆمان سەلامەتین بەڵام گوندەکەمان بە تەواوەتی وێران بووە. بەوتەی لێپرسراوانی ئۆکراین لە ئەنجامی بۆردومانەکانی ڕووسیا تەواوی گوندەکانی دەوروبەری خارکێڤ وێران بوون. تەواوی خانووەکان ڕووخاون. هاوکات زیانی زۆر بەرگوندەکانی تیشکەوتووە وەک بە برۆدیانکا و سلاتین. ڕۆسکالۆڤاش ڕووبەڕووی بۆردومانێکی چڕ دەبێتەوە. لە گوندی دەرهاچی خارکێڤ خانووەکان و کڵێساکان و کارگە و دوکانەکان لە بۆردومانەکانی ڕووسیا پارێزراو نەبوون. سەرباری ئەوەش ئەو گوند نشینانە ئامادەنین گوندەکە چۆڵ بکەن و دەیانەوێت بە زووترین کات بە هاوکاری سوپای ئۆکراین خانووەکانیان دروست بکەنەوە. سەرباری وێرانبوونی گوندەکە خەڵک دەگەڕێنەوە ماڵەکانیان. هەرچەندە زانیاریمان پێگەیاندون دەبێت لەو شوێنانەدا بمێنەوە کە پارێزراوترن، بەڵام ئەوان هەر دەگەڕێنەوە و لەژێر بۆردوماندا دەست بە دروستکردنەوەی خانووەکانیان دەکەنەوە بە هاوکاری سوپاکەمان. بەوتەی سەرۆکی شارەوانی دەرهاچی لەگەڵ بەردەوامی بۆردومانەکانی ڕووسیا سوپای ئۆکراین بەردەوامە لە پێشڕەوەکانی و لە داهاتوویەکی نزیکدا سەرکەوتنی گەورە تۆمارەکات.